دوای هێرش و پەلامارەکانی گروپە چەکدارەکانی عێراق بۆ سەر هێزەکانی ئەمریکا و دواتریش کاردانەوەی ئەمریکا و هێرشی بۆ سەر گروپە چەکدارەکان کە دوایینیان کوشتنی یەکێک لە سەرکردەکانی حیزبەڵا بوو لە ناوەڕاستی بەغدا. ئێستا عێراقی بردۆتە لێواری داڕمانێک. ئایا پێکدادان دروست دەبێ یان نا کە داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن ئەگەر ئەمریکا کشایەوە عێراق دەتوانێت چی بکات؟ ئەمانە کۆمەڵێ بابەتن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ڕیچارد وایتز بەڕێوەبەری سەنتەری شیکاری سیاسی و سەربازی لە پەیمانگای هێدسن لە ڤێرجینیاوە لە ئەمریکاوە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڕێز وایتز سوپاستانەکەین، ئەم کاتتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. ئەمریکا بۆ هاتە عێراق و بۆچی ئێستاش دەیانەوێ بکشێتەوە؟ ئەمریکا هاتە عێراق بۆ چەند هۆکارێک، بەڵام سەرەکیان هۆکاری سەرەکی لە ناوبردننی ڕژێمی پێشووی عێراق سەدام حوسێن بوو، چونکە بە دوای چەکی کۆمەڵکوژەوە بوو و کاتێک کە ئەمریکا هات هەرچەندە چەکیان نەدۆزیەوە و چەکی کۆمەڵکوژیان نەدۆزیەوە، بەڵام ئەمە هۆکارێک بوو و سەرکەوتوش بوون لەوەی کە توانیان ئەو ڕژێمە لە ناو ببەن. بەڵام دوای ئەوە ئێمە دەزانین کە ئەو پاساوانەی کە ئەمریکا هەیبوون بۆ بوو کە جارێکی دیکە داعشێک دروست نەبێتەوە لە عێراق. مەبەستم لەوەی کە هاتەوە 2014 لە ناوی برد ڕاهێنانیدا چەکیدا و هەروەها کورد و سونە و شیعی هەموو لەسەر شەڕی دژ بە داعش ڕێکخستەوە. بەڵام ئێستا دەبینین شتێکی دیکە هەیە کە شیعە دەستی بەسەر هەموو شتێکدا گرتووە لە عێراق. من بۆ کشانەوە بۆ بەشی کشانەوە ئەوەی پرسیارەکەت من پێم وان نییە کە ئەمە داواکاری هەموو عێراقیەک بێت. بەدڵنیاییەوە کورد و سونەکان زۆربیان ئەتوانم بڵێم نایانەوێت ئەمریکا بکشێتەوە، بەڵام ئەوەی کە دەنگی بەرزە و ناڕوونە ئەوانشیان کە سەر بە ئێرانن بەڕوونی وتویانە، بەڵام هەندێکیان ناڕوونن تا ئێستا نیان وتووە ئەمریکا دەبێت بکشێتەوە شیعەکانیش. بۆیە من پێم وایە ئەم ناڕازاییە کاتێک دروست بوو کە ئیتر هێرش ڕوویدا و ڕاستەوخۆ هێزەکانی ئەمریکا هێرشیان کردە سەر میلیشیاکان و ئەمریکا پێی وایە کە ئەمانە لە ژێر هەژمون و سیاسەتی ئێراندان. زۆر باشە. بەڕێز وێت هەمومان باش دەزانین عێراق ناسەقامگیرە لە ڕووی سیاسی، لە ڕووی سەربازی، لە ڕووی تەنانەت داراییشەوە. ئایا عێراق بە بێبوونی پاڵپشتی دارایی و سەربازی ئەمریکا دەتوانێت خۆی ڕاگرێ؟ بەدڵنیاییەوە ئەمە ناتوانێ لەسەر پێی خۆی ڕاوەستێ، بەڵام چەند هۆکارێکان لەوانە ئایا سونەکان هێشتا عێراق بەی خۆیان نەزان، حکوومەتی عێراق بەی خۆیان نەزانن، یاخود پێیان وایە باشترە کە خۆیان بپارێزن و هەرێمی خۆیان هەبێ و ناوچەی خۆیان هەبێ و هەرێمی کوردستان ڕوونە، سیاسەتی ڕوونە تا ڕادەیەکی باش و دەزانی کە چیانەوێ. بەڵام شیعە لەوانەیە هەوڵ بدا پێش وەختە قسە لەگەڵ سونە و کورد بکە و قایلیان بکە و بەدڵنیاییەوە ئێران هەژمونی ئابووری خۆی دیسان زیاتر دەکات، سعودیەکان دەسێنە ناو عێراق، بەڵام دڵنیانین بەڕاستی بەبێ ئەمریکا دۆخەکە چی لێت واتە دۆخی عێراق چی لێدەوێت، بەڵام ئەوەی کە ئاماژە هەن بەرەو خراپترە بەرەو باشی نییە. زۆر باشە. بەڕێز وێت ئێوە ئاماژەتان بەوەدا کە هەم سونەکان هەم کورد خوازیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا نین و دۆخیش لە عێراق بەو شێوەیە کە شیعە دەیەوێت کۆنتترۆلی بکە. بەڕای ئێوە
باشترین چارەسەر بۆ سەقامگیری عێراق ئەوە نییە کە عێراق ببێتە سێ هەرێم، سێ فیدراڵی، سێ کۆنفیدراڵی؟ Well, the current U.S. President, Biden, thought about that بایدن years ago. دە ساڵ لەمە و پێش ئەو بیرۆکەیە هەبوو It's not ئەو کاتەی like, کە it's not clear you can just لە کۆنگرێز evenly بوو divide it. بەڵام ئێستا سیاسەتەکەی گۆڕاوە Maybe بۆیە Kurdistan لەوانەیە has the basis for شێوازێکی autonomy, but even دیکە there بکەن would have strong هەرێمی economic کوردستان links with the rest of ئابووری Iraq. باشە But the Sunni ئاسایشی Shiites, باشە despite the و civil هەرێمێکی war, بەهێزە بێ بەڵام still سوننەکان interlocated. هێشتا And ئەو you سەرچاوە have to have سروشتیان نییە ئەو something like ئاسایشەیان solid نییە in ئەو ئابوووریان Pakistan نییە with millions of people بۆیە moving from where they are زەحمەتە now to بۆ another location, many سوننەکان کە people بتوانین suffering بیانکەیتە traffic هەرێمێک violence. So that بۆیە would, من پێم unless وایە it's something people ئەم really بیرۆکەیە want and would do peacefully, خەڵکێک could ئەگەر cause بە more شێوەیەکی problems ئاشتی than it will help. بزانن کە دۆخیان باشترە بێ لەوانەیە لەگەڵ بین بەڵام ئێستا ڕوون نییە زۆر باشە بەڕێز وایت دوو ڕۆژ لەمەوبەر ئەمریکا هێرشی کردە سەر شاری بەغدا و یەکێک لە فەرماندەکانی گروپە چەکدارەکانی بە ئامانج گرت و کوشتی. پێ دوایە عێراق چۆتە قۆناغێکی مەترسیداری پێکدادانەوە؟ Right. So the attack was هێرشەکە دژی خەڵکی سڤیل نەبوو، نەبوو، دژی سەرکردەی سەربازی بوون ئەو کەسانە بوون کە هاوکار بوون یاخود بەرپرس بوون لە پرۆگرامی درۆنی میلیشیاکان و سێ سەربازی ئەمریکی لە ئوردن کوشت. بۆیە ئەو هێرشەی ڕۆژی شەمەش ئەوانە هەموو میلیشیای سەربازین و ئەوانەشی کە بوونەتە قوربانی سەربازین و سڤیل نین. بە دڵنیاییەوە ئەمە تا ڕادەی قسە هەڵدەگرێت و دۆخی ئەمریکای لە عێراق خستوتە دۆخێکی جیاوازەوە زەحمەتە لەمەولا ئەمریکا وەکو پێشتر بمێنێتەوە لەو ناوچەیە و بەغداش ڕوون نییە داواکاریەکەی ڕوون نییە. من وەکو خۆم بەڕاستی زۆر لە سیاسەتی ناوخۆی عێراق تێنەگەیشتم تا ئێستا کە دەیانەوێت بکشێنەوە ئەمریکا بکشێتەوە یاننا. زۆر باشە زۆر بەڕێز ڕیچارد وایز بڕێوەبەری سنتەری شیکاری سیاسی و سەربازی لە پەیمانگای هێتسن ڕاستەوخۆ لە ڤێرجینیاوە لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. کاتێکی خۆش.